خۆپیشاندانەکان لە ئێران دەسەڵات چۆن سەرکوتی کرد و هەنگاوی دواتری خەڵک چی دەبێت؟ سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. زیاتر لە یەک حوتە خۆپیشاندانی بربڵاوی هاوڵاتیانی ئێرانی دژی گرانی، بێکاری، نادادوەری و دەسەڵاتی سەرکوتگەر دوای سەرکوتێکی خوێناوی دامرکاوەتەوە. هەرچەند ناکرێت بڵێن کۆتایی پێهاتەوە چون دیار نییە دوجار کەی دیسان سەر هەڵداتەوە. لەو چەند ڕۆژ ناڕەزایەتی نواندن بە پێی هەندێک سەرچاوە زیاتر لە 200 خۆپیشاندەر کوژراون و بە سەدان بریندار و 7,000 کەسیش دەست بەسەر کراون. لە ناوچە کوردستانەکانی ئێرانیش لەوانە لە جوانڕۆ، مەریوان، کرماشان، سنە، بۆکان و سەقس خۆپیشاندەران هاتنە سەر شەقامەکان و جگە لە سەقس لەو پێنج شارەی تر تەقە لە خەڵک کرا و ژمارەیەک هاوڵاتی کورد کوژران. دەسەڵاتی کۆماری ئیسلامی چۆن توانی ئەم خۆپیشاندەرانە سەرکوت بکات؟ جیهان بۆ بێدەنگ بوو. خەڵک بە تایبەت ئەوانەی کە پێشتر ڕواڵەتی خوێناوی کۆماری ئیسلامیان نەدیبوو ئایا ئەمجار سەردەکەون؟ ئازیزان بۆ باسرەمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە 2 میلیۆن لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن. بەڕێزان سەلاحی عەباسی لێکۆڵەری سیاسی لە سوئێد و مژگانی عەلیپور ئەندامی دەستەی بەڕێوەبەری یەکێتی ژنانی دموکراتی کوردستان لە هەولێرەوە. بە خێراتنێر دوانی بەڕێز دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک سەلاح دەست پێ دەکەین. کاک سەلاح، وەک پرسیاری سەرەتایی ڕوانینی ئێوە بۆ ئەو زیاتر لە 7 ڕۆژ خۆپیشاندانە چیە ئێستا کە با بڵێن بە شێوازێک دامرکاوەتەوە سەرکوت کراوە و زانیاری وێنە و هەواڵی زیاتر دەزانین چی ڕووی داوە؟ ئێوە چۆن شۆڤی دەگەن؟ ئەمە شۆڕشێکی با بڵێن کوێری شاری بوو هین خەڵکی هەژار یانە هەنگاوێکی سیاسی ئاشکرا بوو لایەنی خەڵکەوە دژی دەسەڵات؟ کاک سەلاح؟ کاک سەلاح دەنگی منت هەیە؟ بەداخەوە کاک سەلاح دەنگمان نابیستێ. خات و مژگان هەرو پرسیارە بۆ بەڕێزت پێت وایە ئەمە تەنیا شۆڕشێکی کوێری شاری بوو کە خەڵکی ناڕازی هاتنە سەر شەقام بێ ئەوە پلانێکی سیاسیان هەبێ یان نا نیشاندانی وەک جۆرێک هەنگاوێکی سیاسی ئاشکرا بوو لەلایەنی خەڵکەوە دژ دەسەڵات بەگشتی؟ بەڵێ سەرەتا سەری ڕێز مناوازش بۆ هەموو بنەماڵە شەیدانی کە لە چەند ڕۆژی خۆپیشاندانەکاندا ڕۆڵی خۆیان پێشکەش بە بارگای ئازادی کردو و بریندارانەی کە ڕۆڵەکانیان بریندارە هیوای ساغ و سڵامەتی و هیوای زوو ئازادبوونیش بۆ کەسانەی لەژێر ئەشکەنجەدان. خۆپیشاندانەکانی دوایی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان خۆپیشاندانێک بوون کە ئیدامەی خۆپیشاندانەکانی دیکە بوون. ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا شاهدی خۆپیشاندانەکان هەر لە 2 ساڵزارێک دووبارە بۆتەوە. ئەو خۆپیشاندانانە ئەو ڕق و کینە و چون بڵێ ئەو هەموو زوڵمە و تەنگ خواردوویەکە لە ناخی هەموو تاکێک لە ئێران و لە کوردستان بە تایبەتیدایە کە هەر جارە و بە بیانوویەک لە فشارەکان کە دێتە سەر خەڵک لەلایەن دەسەڵاتەوە ئەو خۆپیشاندانانە بە شێوەیەکی خۆڕست دەست پێ دەکەن. خۆپیشاندانەکانی دواییە نەش بەڕای من خۆپیشاندانێک بوون کە خۆڕست بوونەوە لەلایەن خەڵکەوە بە دژی ئەو دەسەڵاتە بۆ هێنانە گۆڕی هەموو داخوازیەکانی خۆیان کە داخوازێکی بەرحەق بوو و ئەو خۆپیشاندانانێک کە لە ڕۆژهەڵات و لە ئێرانی هاتنە گۆڕی خۆپیشاندانێک بوون کە تەنها داوای ویست و داخوازی خەڵک بوو کە بە داخەوە بە گولا بە باچۆن و بە چند و تیژی وەک هەمیشە وەڵام درایەوە لەلایەن دەسەڵاتەوە. باشە خات و مژگان ئەوەی کە وەڵام درایەوە لەن دەسەڵاتەوە چاوەڕوان دەکرا ئەوان سەرکوتی بکەن. پێت وایە ئەم سەرکوتە کە بە جۆرێک لە دوای شەستەکانەوە لە ئێران واتە لە دەیە 1970دا ئاوا بەربڵاو نەبینرا و کۆماری ئیسلامی هەر لە یەکەم هەنگاودا تەقەبکە لە خەڵک و پێشتر لە خەڵکیان ئەدا خەڵکیان دەگرت با بڵێن گولەی گازیان بەکاردەهێنا و دوات خەڵکیان دەکوشت یعنی ئەو شتە بینراوە لە 96 و لە 88 و پێش ئەوەش لە ئیسلام شەهر و لە کوردستان و لە خۆپیشاندانی سەقز و مەریوان چەند ڕاو هەروەها ڕایەک مەهابات و سنە چەند جار و یعنی ئەمانە بینراوە بەڵام ئابە و شێوازە کاردانەوە زۆر توندە
لانیکەم لە دوای شەستەکان و نەبینرابوو. ئەم بەمانای ئەوەیە کۆماری ئیسلامی ترسا بوو ئەیزانی شتێکی گەورەیە یا جۆرێ مانۆر بوو بۆ چاوترسانکردنی خەڵک. بڵێ هەرچەند لە خۆپیشاندانەکانی ئێران هەرچی هاتووەتە گۆڕای خۆپیشاندانێک گەورەیە بەسکۆ لە هەر بەو شێوەتوندە وەڵام درراوەتەوە، بەڵام بەنسبەت ناڕزایەتیەکانی ئەو دوایانە دەتوانم بڵام کە کۆماری ئیسلامی خۆی بۆ شتێکی ئاوا ئامادەکرد بوو لەبەرەوەی کە بارودۆخی ئابووری و فشارەکانی دەرەکی بۆ سەر ئێران ئەوەندە زۆر بوون، ئەوەندە خەڵک لە فشاردا بوو، ڕەنگە بۆ ئەو شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو ئەوەی کە خۆپیشاندانێک لە ئارادا بێ. بۆ پێم وایە ئامادەگیەکی تا حەدێکی هەبوو کە لە ئەو نزیکانە شتێکی وا هەبێ بۆ یەتوانی بەو شێوە دڕندانە وەڵام بداتەوە. هەمیشە ویستەکانی شەقام ویستێک بوون کە بەرحەق بوون، ویستی خەڵک بوون و ئەگەر بە مروری زەمان ئەو ویستانەی خەڵک بۆ داخوازەکانیان بە شێوەیەکی مەدەنیەتە کردیانە و لە هەموو وڵاتێکی شەروایە کەسێکە داخوازێکی هەبێ و بە شێوەیەکی هێمن داوای بکات لەلایەن وڵاتە وڵامی دەبێتەوە، بەڵام لەماوەی 4 دەیە زیاتر دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەمیشە بۆ شێوەتوندە وڵامی خۆپیشاندەران دراوەتەوە. بۆیە ئەویش پێم وایە چاوەڕوانی ئەوەی دەکرد کە خۆپیشاندانەکان گەورەتر و بەرینتر و منیش پێم وایە لە داهاتوودا خۆپیشاندانانە بەردەوام دەبن و کۆماری ئیسلامیش هەروە بەو شێوەتوند و تویجە خۆی ئامادە کرد و وەڵامیان بداتەوە و بەگرتنی خەڵکەوە زندانی کردیان و ئەشکەنجەکردن و تەنانەت ئەعدامکردنیشیان ڕەنگە لە داهاتوو لەوانی کە جیراون بی هەبێت جۆرێکی دیکە لە چاوتۆقێنکردن و ترساندنی خەڵک لە ئێران و بە تایبەتریش لە شارە کوردیەکان دەست پێ بکاتەوە. زۆر سپاس. کاک سەلاح ببورن کێشە تێکنیکیمان هەبوو لە سەرەتاوە. پرسیارەکە مێشتالەجێ خۆیدای ئەوەیە کە وەک بەڕێزت ئەزانم بە وردی چاودێری ڕۆژەکەت کردو لەسەری نووسی و تۆ بیرت کردوێتەوە. پێ دوایە ئەمە وەک فارسی وتنی شۆڕشێکی کوێری شاری بوو کە دەسەڵات ئامادە بوو بە توندی و با بڵین بە خوێناویترین شێوازی ممکن سەرکوتی کرد یانە ئەمە ڕنگدانەوەی ناڕزایەتێکی سیاسی قوڵە کە ئەبێ چاوەڕوان بکەین دیسان بەم زوانە یا لە ئایندێکی با بڵین کورددا دیسان سەڵ بداتەوە. بێڕێسلااو بۆ ئێوە بینەرانی بەڕێز، من پێم وایە ئەوە سەرهەڵدانێکی کورتخایەن نییە، چونکە درێژەی سەرهەڵدانەکانی 2 ساڵ پێشە کە سەرهەڵدانی دەیمانگ بوو 10 ڕۆژ ئێرانی گرتەوە 25 کەس یان لەوانەیە زیاتریش خەڵک کوژران، بەڵام ئەو کاتی حکوومەت بەو شێوەیە توندوتیژەی کە ئێستا وەکو توندوتیژێکی بێوێنە تەنانەت بۆ خودی کۆماری ئیسلامی باس لێ دەکردرێ بەو شێوەیە وەکو بەو شێوە توندوتیژە بێوێنەیە نەجوڵاوە، بەڵکو شێوەیەکی هەرچەند توندوتیژی زۆری بەکارهێنا بەڵام دەو ڕادەیەدا نەبوو. ئەوەی کە پێمان دەڵێ کە ئەو خۆپێشاندانانە هەر درێژایان دەبێت و دانامرکێ و ڕناوەستێ ئەوەیە کە هۆکارەکانی ئەو قەیرانانە نەک تەنیا باشتر نەبوون ئەوەی کە لە 2 ساڵ لەوەی پێشدا بوو بەهۆی ڕژانی خەڵک بۆ شەقام، بەڵکو هۆکارەکان قوڵتر بوونەوە وەکو گیر و گرفتی ئابووری. ئەگەر ئەو کات زیاتر لە 20 میلیۆن لە خەڵکی ئێران لە ژێر خەتی هەژاری و دەستکورتی دابوون و بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان تەنانەت بۆ دابینکردنی خواردەمەنی کێشەیان هەبوو، ئێستا زیاتر لەوانەیە 30 میلیۆن کەس واتە لە ماوەی 2 ساڵدا 10 میلیۆن کەسی تریشی پێوە زیاد بووە بە ڕێژەی هەژارەکان و دەستکورتەکانی ئێرانەوە. ئەوە ڕاستە کە ئەو سەرهەڵدانە بنەما و بنکەی ئابووری هەیە، بەڵام دەکرێت بڵین کۆمەڵێک ناڕزایەتی گەورەی دیکەی سیاسی و کۆمەڵایەتی لەگەڵ تێکەڵ بووە. ئەوەی کە جیاوازی هەبێ لەگەڵ سەرهەڵدانەکانی دەیمانگی 96 ئەوەیە کە ئێستا لایەنی جۆراجۆر و توێژ و چینی جۆراجۆری دیکە وەکو بۆ نمونە ژنان وەکو کارگەران و کرێکاران وەکو لایەنگرانی ئازادی سیاسی ئەوانە شتێکەڵاو بوون بە جوڵانەوە کە تەنانەت لەوانەیە بەشێک لە جوڵانەوەی سەوزیش کە هێشتا ئاسەواریان ماوە جوڵانەوەیەکی کە 9 ساڵ بوو هیچ دەنجی نەبوو ئێستا بینیمان کە موسەوی بەیانیەیەکیدا دەرێ. ئەو ڕەوتە ئەگەر ئاوا بڕوات دەکرێت بڵین تەواوی ناڕزایەتیەکان لە ئێرانێ وردە وردە وەکو ڕووبار تێکەڵ دەبن و دەریایەک دروست دەکەن کە کۆماری ئیسلامی تێدا دەخنچێت.
کە دەڵێ ئەمە دەبێتە هۆی با بڵێن دروستبوونی ڕووبارێکی گەورە کۆماری ئیسلامی دەڕوخێنێت ئەمە چاوەڕوانیەکە لە کورتخایەندا چاوەڕوانی دەکەی یا چون با بڵێن چه ساڵ لەوە پێشەوە کوردستان کۆماری ئیسلامی داوام ناهێنێت و هەر کاتێ بە شێواز هەڵدان بووە هیوایە دروستە بە ڕووخانەکەی ئەمڕا چ جیاوازی دەبینی کە پێت وایە ئەمڕا دەتوانێت بەڕاستی ئەو لافاوە کە بەڕێزت چاوەڕوانی دەکەی پێک بێت بەڵێ ئەوەی کە من دەیڵم نەلایەنی ئیدۆلۆژیکی هەیە نەلایەنی کرێکاری و ڕوخانی سەرمایهداری هەیە نەلایەنێکی ئەوەی سیاسی ئازادی سیاسی بەتەنەیە بەڵکو مەبەست ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەو شێوەیە کە کەوتۆتە ژێر تەوژمی کەسانێکی کە داواکاری ئابووری زۆر سادەیان هەیەەوە ئەو کۆمارە ناتوانێت جێبەجێیان بکە خەڵکانێکی کە هیچیان بۆ لە دەستدان نییە و ڕۆژ بە ڕۆژیش خەڵکانێکی زیاتر دێنە ژێر ڕێژەی خەتی فەقر و هەژاری و نەداری ئەوەیە بەڵام دیسانیش ناکرێ بڵین ئەو شتا ئەو ڕووبارەی کە گوتمان خەریکە کۆمەڵانێکی ناڕازی زیاتر بەخۆیەوە دەچێشێ لەگەڵ خۆی دێنێ لە 2 ساڵی داهاتوودایان لە کورتخایەندا ئەو شتە ڕوودەدا چونکە ئەوە پێشببینی ئەو شتە لە مێژوودا ناکرێت بەڵام پێشببینی یەک شتمان بۆ دەکرێت ئەویژەوەیە لە ڕووی ستراکتوری سیاسی و ئابووریەوە کۆماری ئیسلامی توانای بەرەو ڕووبوونەوە و وڵامدانەوەی ئەو قەیرانانەی نییە واتە کۆماری ئیسلامی ناتوانێت لە ڕێگای سیاسیەوە لە ڕێگای ئابووریەوە قەیرانەکان چارەسەر بکات چونکە ئەگەر بخوازە لە ڕێگای سیاسیەوە و لە ڕێگای ئابووریەوە چارەسەریان بکات دەبێت کۆمەڵێک ڕیفۆرمی زۆر گەورە لە سیاسەتی دەرەوەدا لە پەیوەندی لەگەڵ غەربدا لەسەر بۆ لابردنی گەمار و ئابووریەکان و هەروەها بۆ چاکردنەوەی سیاسەتی دەرەوەی لەگەڵ وڵاتانی وەکو عێراق و لوبناان و عەرەبستان و ئەو کێشەیە کە ئێستا لە ناوچەکەدا هەیەی چونکە تەنانەدا وڵاتانش کە وەکو هاوپەیمانی کۆماری ئیسلامی وەکو سووریە و لوبناان و عێراق کێشەیەکی زۆری جەماوەریان هەیە خەڵکەکان دژی کۆماری ئیسلامین لەولاشەوە وڵاتانی وەکو ئیسرائیل و عەرەبستان کە بەڕاشکاوی دژی کۆماری ئیسلامین کەوابێ کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە بتوانێت ئەو قەیرانە ئابووریە چارەسەر بکات پێویستە کۆمەڵێک ڕیفۆرمی زۆر جددی بکات لە دەرەوەدا کە وێ ناچێت دەست بدات بەم کارە و ئەم ڕیفۆرمانە پێمانە بکات کەوابێت دەبێت چاوەڕوان بین هەژاری زیاتر ببێت خەڵکانێکی زۆر بچنە ژێر خەتی فەقر و هەژاری و دەستکورتیەوە و ئەوەش پێمایە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو نارزایەتیانە هەر بەردەوام بن ئایا 2 ساڵی دریان چەند ساڵی تر ئەوەی ئێمە نازانین دینەوە سەوردەکاری زیاتر لە پەیوەندی لەگەڵ ئەوەی کە لایەن نێوخۆ و لایەنی دەرەوە چۆن دەتوانن هاوکار بن لە دروستبوونی ئەو شەپۆلە یا لافا و بەڕێز ئاماژ بدەیت خات و مژگان بەنسبەتی ناوچە کوردنشینەکان و کوردستان ئەوەی کە ئێمە بینیمان لە جوانڕۆ و لە کرماشان و لە مەریوان خۆپیشاندان بوو بۆچی لە شارە کوردنشینەکانی تر نەبینرا ئەمە مانایەکی سیاسی تایبەتی هەیە یا دەگەڕێتەوە بۆ ئاسی سەرکوت یان نا وەک هەڵکەوت ئامە ینی بۆچی مەریوان بۆ وێنە لە ساڵانی ڕابردووە بەردەوام ناوچەیەکی بەرچاو بووە لە بواری سیاسی و کاریگەریەوە و شوێنەکانی تر نەبوون کە یا کەمتر بوون ئەم پرسیارە لێرەدا بۆ ئەوە گرنگە ڕوونی دەکاتەوە کە کوردستان چۆن دەتوانێت ڕۆڵ بگێڕێت و ئەگەر نەیگێڕاوە یا ناتوانانی بگێڕێ بۆچی دەگەڕێتەوە کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی هەمیشە بۆتە مەیدانێکی ململانە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتی سەرڕۆی ئێران و هەموو کات قارەمانەتی نواندووەوە بازی خۆشی بۆ ئازادی داوە قوربانی لەو پێناوەداداوە بەڵام و بە ئاماژەم پێکرد خۆپشاندانەکانی دواییە خۆپشاندانێکی خۆڕستکانە بوون ڕاستە ڕەنگە لایەنە سیاسیەکان ناڕاستە خۆ تاسیری خۆیان بوو بێت بەڵام لە ڕاستیدا سەر هەڵدانەکە نسبەت بە گرانی بنزین لەگەڵ کۆمەڵێکشتی دیکە کە لە ڕابردوودا تاسیری خۆی لە سەردانابوون هاتە گۆڕێ و ئەوانە خۆپشاندانێک نەبوون کە کانالیزە کرابێت و بەرنامەڕێژی بۆ کرابێت پێشتر کە بتوانن هەموو شارە کوردیەکان وێڕای شارەکانی دیکەی ئێران بێنە سەر شەقەم بەڵام ئەوەی جیاوازی لەگەڵ ئێران هەیە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە کۆماری ئیسلامی دەست لە شارە کوردیەکان ناپارێزێەوە بە چەند قات تونتر لە شارەکانی ئێران وڵامی خواستی خەڵکی ئەو منتەقانە دەداتەوە بۆ لە ڕاستیدا هاتنە سەر شەقامی خەڵکی مەریوان کرماشان جوانڕۆ کە بە شێوەیەکی قارەمانانە بەرگریان کردووە خوێنیان بۆدا وەک ساڵانی پێشوو دووبارە بۆەوە بەڵام
نەبوونی خۆپیشاندان لە شارەکانی وەک مەهاباد و چەند شاری دیکە وەک بانە ئەوانە کە جەنابەت ئاماژە پێکرد هی ئەوەیە کە ئەو خۆپیشاندانانە کانەلیزە نەکرابوو بۆ من پێم وایە وەک خۆم ئەگەر قەرار بێت سەرهەڵدانێکی ئاوپان و بەرین دیسان لە ئارادە بێت لە داهاتوودا یا دەبێت لایەنە سیاسیەکان و هێزەکان و ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوەندە هەماهەنگ و هاوکار ئەو خۆپیشاندانانە بەرەو ئاراستەیەکی باش بەرن کە کەمترین قوربانی بە تایبەتی تریش لە کوردستان بداتەوە کە وەک باسم کرد ڕۆژهەڵاتی کوردستان لە بواری ئەمنیەتیەوە هەمیشە حیسابێکی تایبەتی لەلایەن ئێرانەوە بۆ کراوە یا ئەوەی کە بەڕاستی دەبێت بە هەماهەنگی بکرێت لەگەڵ ئەوەی خۆپیشاندانی سەرتاسەری ئێران دەست پێ بکات دواتر شارە کوردیەکان دەست بۆ کار بکەن لەبەر ئەوەی شارە کوردیەکان بە تونترین شێوە وڵامیان دەدرێتەوە بەڵام لە شارە فارس نشینەکان و تورکەکان بەنسبەت ئەوان شتەکە قەزیەکە خاتم مژگان هەل لێرەدا خاتم داوای لێ بردنەکەم ئەوەی کە هەواڵ هەیە نیشانیدا کە مەسەن لە شەهریاردا با بڵێن پشتڕاست کراوەتەوە زیاتر لە 100 کەس کوژراون لە باشووردا لە ئەو شارەماح شاردا لە بەندەری مەعشور یا کورتەکان مەشعور دەڵێن عەرەبەکان خۆیان با بڵێن بە تیربار بە دۆشکە تەقە لە خەڵک کراوە لە شیراز خەڵکێکی زۆر کوژراون ئێشتا ناوەکان دەرنەکەوتووە واتە دیارە ئەم جارە کۆماری ئیسلامی ئامادەوە بۆ کوشتن لانیکەم لە کوشتندا جیاوازی نەخستۆوانیە بەڕێزت بەپی حەشیمەتەکان دەبێت چاولێ بکەین ئێستا وەک ئەو شارانی ئاماژەی پێدەکەی حەشیمەتێکی زۆری خەڵک تێدا ڕەنگە بە سەدان کەس لە کوردستان زیاتر خەڵک لەسەر شەقام بوو بێت بۆیە قوربانی زیاتری داوە بەڵام بەپی حەشیمەتی شارەکان لە ڕۆژهەڵات چاولێ بکە لە چاو حەشیمەت و دانیشتویان و ڕێژەی ئەو کەسانێک کە لەسەر شەقامەکان بوون زۆرترین کەس و چەند قات لە شارەکانی دیکە کوژراوە من بۆ خۆم پێم وایە کە کوردستان بە چاوێکی دیکە سیر دەکرێت ئێمە تەنها نابێت ڕۆژی ناڕەزایەتیەکان و کوژراوەکان ببینین ئێمە هەر دوای ناڕەزایەتیەکان دیسمان کە کۆماری ئیسلامی دەستی بە ڕەشبگیریەکی کرد دەستی بە تۆقاندنێک کردووە و زۆرترین فشار لەسەر کەسانێکە کە لە کوردستان دەژین لەسەر ئەو کەسانەیە کە بنەماڵی سیاسین یا بە جۆرێک لە زۆرەکان کە چالاکێکی مەدەنین و ئەگەریش چالاکانی مەدەنی لە دەرەوە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە فکری و کەسانەدا نەبن کە دوای ناڕەزایەتیەکان گیراون من پێم وایە ئەوانە بێ سەر و شوێن دەکرێن بە تونترین شێوە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت و بێش سەر و شوێن دەکرێن هەر لەم پەیوەندیەدا چەند ڕۆژ لەمە پێش شایدیەوە بووین کە ئەو کەسانەی لە خۆپیشاندانەکاندا دەستگیر کرابوون جەنازەکان لە دەرەوەی شار تەنانەت لە زبڵدانیشدا دۆزراوەتەوە لە شارە کوردیەکان ئەو خۆی هەم بێ حورمەتیە هەم چاوتێرسەنکردنێکە کە ڕەنگە لە شارەکانی دیکە ئەو شتانە بوونی نەبێت زۆر چاکە دینەوە سەر باسەکە بەوردی کاک سەلاح ساڵانی پێشوو چ لە با بڵێن ساڵدانی سەوزدا چ لەو ناڕەزایەتی نیشاندانانە کە لە مەشهەد بینرا لە ئیسلام شەهر بینرا لە کوردستان چەند جار بینرا بە هۆکاری سیاسیەوە ئەو وەختە دوای ساڵدانی سەوز لە با بڵێن زستانی 96دا جۆرێک بوو هەمیشە جیاوازیەکە بوو یا دەکوترا ئەمە چینی مامناوەندین یا چینی کرێکارن یا مەرکەزە با بڵێن ناوەندە و دەوروبەر کورد و تورک و عەرەب پێویستی نەبوون لەم خۆپیشاندانەدا وا دیار بوو کە هەمووی هەن ینی لە عەرەب و لە کورد و لە تورک و لە فارس و لە شیراز و ئیسفەهان ناوەندی شارەکان تا پەراوێزەکان هەمووی بە جۆرە بەشداری بوون ئەمە بە مانای ئەوەیە کە خەڵک جۆرێک دژی دەسەڵات یەکیان گردووەتەوە و ئەو نیگەرانی و بێباوەڕیەی پێشوو نەماوە یان هەڵکەوت بووە بێگومان کاکشایت پێم وایە هەڵکەوت نەبووە ئەگەر لە بیرتان بێ گەورەترین و گرنگترین دروشمی 2 ساڵەوە پێش کە دروشمێکی کەموێنە یا بڵین بێوێنە بوو لە کۆماری ئیسلامیدا ئەوە بوو ئیسلاح تەلەب ئوسولگەرا تەمومێ ماجەرا ینی کۆتایی پێهات مەسەلە ئەوەی کە لە زێهنیەتی خەڵکدا ئەو مەسەلە کۆتایی پێهات بوو 2 ساڵەوەی پێش دیارە نەگەیشت بۆ زێهنیەتی گشتگیر نەبوو بوو بڵین تەواوی کۆمەلگا بە مەرکەزەوە و بە شمالی شارەوە و بە ئیسلاح تەلەب و ئەوانەی لایەنگری جوڵانەوەی سەوز بوون و ئەوانەی هەموو نەگرتبەوە ئێستاش پێم وایە بەشی ئیسلاح تەلەب و ئەوەی لایەنگرانی جوڵانەوەی سەبزی تەواو نەگرتوێتەوە بەڵام بەنیسبەت 2 ساڵەوەی پێشەوە بەنیسبەت جوڵانەوەی دەیمانگەوە کە هەروەکو باسمان کرد حکوومەت سەرکوتی کرد خەڵشێک یەکجار زۆرتری گرتەوە هەروەکو بۆ خۆشتانی شارەتان پێکرد بەشێک لە ئەوانەی لایەنگری جوڵانەوەی سەوزیش بوون ئێستا کەوتونەگەڵ ئەو جوڵانەوەیە کەوابێ هەروەکو باستان کرد عەرەب و کورد و کەمایەتیەکانیشی کەوتۆتە گەڵ بۆیە حکوومەت هەست بە خەتەر و مەترسێکی زیاتر دەکا بە نیسبەت جوڵانەوەکانی پێشتر و ئەوەی کە ئینتەرنێتیان بۆ ماوەی 10 ڕۆژ داخست بە
بڕوای من نیشانەی پەشوەکاوی و دەستپاچەیی حکوومەت بوو. هێندێک تحلیل کرا کە گۆیا حکوومەت بە ئەنقەستە و کارەی کردووە بۆ خۆی ڕێگای خۆش کردووە بۆ ئەو دەربڕینە ناڕزایەتی و نرخی بنزینیان بۆیە بردوۆتە سەرێکە بێن سەرکوتی هێزی سەرکوتی خۆیان تاقی بکەنەوە و پێشی جوڵانەوەیەکی گەورەتر لە داهاتوودا بگرن. بە بڕوای منە و تحلیلانە هەمووی غەڵەتن، ینی مەسەلاوەیە حکوومەت دەستە پاچە بوو، مەسەلاوەیە حکوومەت پێی وانە بوو کە کاردانەوەیشی ئاوە گەورە لە بەرامبەر باڵا بردنەسەرەوەی نرخی بنزیندا ڕوودەدا و تووشی پەشوەکاوی بوو. ئێستاش زۆر نیگەرانن کە داهاتوودا دیسان بەڕووی ئەو جوڵانەوەی بکەنەوە. دەڵێ حکوومەت بە کورتی تکایە، دەڵێ حکوومەت دەستە پاچە بووە، بەڵام پێدوانە لە دەستە پاچەی خۆشیدا توانیویەتی با بڵێن بە شێوازێکی بە تەواوی سەرکوتی بکات. ینی حەز ناکەم بڵێم سەرکەوتوو بوون، چون سەرکوتکردن کە سەرکەوتوو بێت معنایەکی خۆش نادەگەێت، بەڵام ئایا لە سەرکوتکردنەکان سەرکەوتوو نەبووە حکوومەت؟ پێم وایە قسەکەتان ڕاستە، سەرکوتی کردو و سەرکەوتوش بۆ، بەڵام ئەو سەرکەوتوو بوونە بۆ چ ماوەیەک؟ چونکە حکوومەت بە چ قیمەتێک سەرکەوتوو بووە؟ بە قیمەتی ئەوەی کە ئەقەلیەتێک لە کۆمەلگا چەکدار بکا وەکو بەسیجی وەکو مدافعانی خۆی ئەوانە بخاتە گشت ئەکسەریەتی خەڵکەوە. واتە ئێستا حکوومەت هەموو توانایی خۆی یان بڵین هەموو ئومێدی خۆی بە ئەقەلیەتێک بەستووە. ئەو ئەقەلیەتە بەشێکی زۆریان بەسیجی و سوپای پاسداران و هێزی چەکدار و هێزی سەرکوتکەری حکوومەتن. ئەو هێزە لەلایەن حکوومەتەوە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی مادیەوە، لە ڕووی نیزامەوە لە هەموو ڕوویەکەوە تەمین و دابین دەکرێت، بەڵام کەمایەتێکە لە نێو دەریای حەشیمەتی ئێراندا. واتە حکوومەت پشتی بەستووە بە چەند سەد هەزار چەکدارێک کە لە ڕووی ئیدئۆلۆژیکەوە یان لە ڕووی مادیەوە وابەستە بە حکوومەتن، جا بە هۆکاری جۆراجۆر دیارە وابەستە بە حکوومەتن. ئەوە هێزی سەرکوتی حکوومەتن. بێگومان ئەو قسەیە ڕاستە، کۆماری ئیسلامی توانای سەرکوتی هەیە، جارێ هەر ماوێتی و دەتوانێت خەڵک سەرکوتکە، بەڵام کاتێکی مەشروعەتی لە دەستداوە زۆربەی خەڵک دژیەتی بەشێکیش لەو خەڵکەی کە هێزی سەرکوتی حکوومەتن خزم و کەسوکاریان لە نێو ناڕازیەکاندایە، لەوانەیە کەسوکاری نزیکی خۆیان دایک و باب و برا و خوشتیان لە نێو ناڕازیەکاندا بێت، کەوا بێت دەکرێت چاوەڕوانی ئەوەی بکرین کە لە دەسەڵاتی سەرکوتی حکوومەتیش کەم ببێتەوە. هەرچەند تا ئێستا حکوومەتی کۆماری ئیسلامی تەنها ئومێدێکی کە هەیە بۆ پاڵپشتێکی کە هەیە بۆ دەستگای سەرکوت باروەک دەبین لە لوبنان و عێراقیش ئەو دەستگا سەرکوتە بەکاردێنێت. زۆر چاکە. خات و مژگان، بابەتێکە لێرەدا گرنگە ئەوەیە کە لەم ئەم جارە لە هەواڵەکاندا هەیە کاتێک ئێمە دەچین بە شوێنی دابزانین بنەماڵەکان ئامادەن زانیاری بدەن لەسەر عەزیزانێک کە کوژراون یا گیانیان بەخت کردووە، دەبینین کە زۆربیان کەسانێکن کە پێشتر لە با بڵێن جبهەدا بوون و خۆیان دەڵێن شەڕیان کردووە بۆ کۆماری ئیسلامی، کابرا حراسەتی سازمانێک بۆ داین لەوانە کوژراوە لە ئیسفەهان. من لەگەڵی قسەم دەکرد باوکی ئازادەی شەڕ، ینی لە شەڕ لە 8 ساڵ ئەسیر بۆ لە عێراقدا، مامەکانی هەمووی باوە گەورەی هەولار لە شەڕی خۆڕەمشاردا بووە. یعنی بە جۆرێک هەست بەوە دەکەی کە ئەو بەشە سنەتیەش کە لایەنگری کۆماری ئیسلامی بوون یا پێیان وا بوو نظامی ئیسلامی باشە بێت لەگەڵی با بڵێن هەڵبکەن، ئەوانژی سە ناڕازین. ئەمە پێتان وایە وەرچەرخانێکی گەورە نییە؟ بەڵێ ساڵە باشی ئاماژە پێکرد. ئەگەر چینی کرێکار و چینی ژنان و چینەکانی دیکە جاران بەجیا خۆپشاندان و ناڕزایەتیەکیان دەردەبڕی و هەرو کەسانی جەنابەت ئاماژەی پێ دەکەی جار بەجارێک ناڕزایەتی کچکۆلایان دەردەبڕی. ئەم جارە هەمووی ئەوانە هەمووی ئەو تەبەقاتانە پێکەوە هاتنە سەر شەقام. جیاوازێکە ئەوەیە بم پێم وایە ئەوە دەستپێکی شەپۆلە گەورەکەیە بۆ نەمانی ئەو دەسەڵاتە. خۆی ئەوە زۆر گرینگە. تۆ ئەگەر ئەو چینەی کە پێشتر ڕەنگە ڕازیش نەبوو بێت، نیمچە ڕازی بوو بێت بە پێی وعد و بەڵێنەکانی کە هەر جارە سەر کۆمارێک کە دێتە سەرکار لە کاتی هەڵبژاردنەکاندا کۆمەڵێک وعدە و بەڵێن دەدات کە خەڵکی تۆزێک پێ دڵخۆش دەکات بۆ باشترکردنی وعدەکان. بەڵام ئەوەی لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە کۆماری ئیسلامیدا دیتیان کە هیچی وعد و بەڵێنەکان بۆ هیچ لایەک ناچێتە سەروە، بە حاڵی کۆماری ئیسلامی فەرق ناکە تاکەکان چێن تەنها بۆ مانەوە و دەسەڵاتی خۆی حەول دەدات. بەڵێ ئێستا لە بەخۆشیوە هەمووی ئەو چینانەیەکیان گرتووە. پێم خۆشە لێرەشدا بە تایبەتی ئاماژە بە حزوری ژنان لە نەڕەزایەتیەکان بکەم لە سەرتاسەری ئێران و بە تایبەتی تریش لە کوردستان کە حزورێکی بەرچاویان هەبوو. تەنانەت کۆماری ئیسلامی وای لە هاتبوو کە لە میدیاکانی خۆی باسی لە حزوری بەرچاوی ژنان دەکرد و خەری بوو چاوەشەکاری بۆ ئەوە دەکرد کە دەبێ حزوری ژنان لەوێدا بۆچی لایەنێک
هانی دابێتن کە ژیان بەو شێوەی بەرچاوە حزوریان ببێت. باڵێ کاکە سەلاح دیارە پێم وایە 5-6 دقەمان ماوە بە کورتی چون یەک دوو پرسیار ماوە ئێشتا بەنسبەتی با بڵێن سەرکوت کراوە لە ماحشەر خەڵک ئەو عەرەبانە کە لەوێ دەژین هەندێک چەکوشتیوان بووە بەرگریان لە خۆیان کردو هەوڵیان داوە دیارە سەرکەوتونە بووە چون با بڵێن بە چەکی قورستر لێیان داون بەداخەوە هەندێکی زۆر هاوڵاتی بێتاوان کوژراون. پرسیارەوەیە کە ئایا خەڵک دەتوانن بە خۆپیشاندانی ئارام و ئاشتی خوازانە کۆمارسانی سەرکوت بکەن یا دەبێت بە شێوازێک دەست بۆ چەک ببن یا بە شێوازێک بەرگریەکی جددیتر بکەن؟ من پێم وایە ئەو پرسیارە زۆر پرسیارێکی گرینگە زۆر پرسیارێکە کە پێویستی بە بیرکردنەوە هەیە بەش بە حاڵی خۆم پێم وایە حکوومەت لە هێندێک شوێن دەست بۆ تونند و تیژی دەبات چونکە لەو بوارەدا خۆی بە سەرکەوتوتر دەبینێ واتە لەو شوێنانەی کە سووتێنراون و لەو شوێنانەی ئاگریان تێبەردراوە وا دەردەکەوێت دیارە ئێوە بۆ خۆتان باشتر شارەزان لە بواری ڕۆژنامەوانیدا هێندێک لەو شوێنانە بەدەستی حکوومەت بۆ خۆی سووتاندونی جا ئەوە ئامانج لەوەی چییە؟ ئامانج لەوەی ئەوەیە پێمایە حکوومەت زیاتر لە ڕێپێوانی دژی تونند و تیژی دەترسێواتە کە خەڵکێکی بەبێ دەستبردن بۆ تونند و تیژی بێنە شەقام و ناڕزایەتی خۆیان دەرببڕن زیاتر کۆماری ئیسلامی دەترسێنن تا ئەو خەڵکەی کە دەست بۆ تونند و تیژی دەبن هەر بۆیەش حکوومەت لە هێندێک شوێن خۆی دەست بۆ تونند و تیژی دەبات بۆ ئەوەی کە خەڵکەکە بڵین تاوانبار بکات بە ئەوەی کە دەستیان بۆ تونند و تیژی بردووە و سەرکوتیان بکاوە مەشروعیەت بدا بە سەرکوتی خۆی واتە کۆماری ئیسلامی ئەگەر خەڵکانێک هەبن کە کەمتر دەست بۆ تونند و تیژی بەرن یا خۆی لێ ببوێرن بە بڕوای من زیاتر تووشی کێشە دەبێت چون مەسەلەکە ئەوەیە کە ئەو خەڵکەی احتراز و ناڕزایەتی خۆی بە شێوەیەکی شارستانیانە بە شێوەیەک کە دژی کۆماری ئیسلامی دەڕ کاک سەلاح ببوورە تکای لە 30 سانیەدا باشە بە شێوازی ئاشتی خوازانە بەردەوام بن دەتوان کۆماری ئیسلامی بڕوخێنن یا ڕازی بکەن بە گۆڕانێکی بنەڕەتی؟ من پێم وایە کۆماری ئیسلامی لە گەمارۆدایە ئەو گەمارۆیە چەندە دەتوانێت بچێتە پێشێ من پێم وانە لە ڕێگای چەکداریەوە خەڵک مسلح بکرێ و بتوانن بیرروخێنن چون حکوومەت توانای سەرکوتەکەی یەکجار لەسەرە ینی ئێستا دەبینی لە لوبناان لە عێراق هێزی ئێران خەریکی سەرکوتکردنی خۆپێشاندەرانەوە لە ئێرانیش چەند سەد هەزار هێزی هەیە کە لە هەموو بارێکەوە ئامادەی کردوون و ئەو بەشێکی زۆر لە پارەی ڕانت و پارەی نەوت و ئەو شتانە تەقسیم دەکات لە بینی هێزی سەرکوتکەردا کەوابێ لە مەیدانی شەڕی چەکداری یان شەڕی بڵین ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتدا حکوومەت دەستی باڵای هەیە و بە هاسانی سەرکوتیان دەکات بەڵام لەو مەیدانەدا کە خەڵک بە شێوەی مەدەنی ناڕزایەتی خۆی دەرببڕێنێ حکوومەتە و توانایی نییە. زۆر سپاس. بەڵێ ڕوونکردنەوە بدەم کە ئەوەی کە فەرمووت ئەوانەی کە سووتێنراون بەڵێ بەڵگە زۆرە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی خۆی ئەو کارەی کردووە بۆەوە خەڵک تاوانبار بکات و شەرعەتدا بە سەرکوتنی خەڵک خات و مژگان پێم وایە دەقەونیەکمان ماوە ئەگە بکرێت زۆر بە کورتی بەڕای بەڕێزەکی پێ وایە کە لە کۆتایی خۆیدا بەردەوامی خۆپیشاندانی ئاشتی خوازانە دەتوانێت چاری سەر بێ یا خەڵک دەبێت بە شێوازی با بڵێن تونتر بەرەنگاری کۆماری ئیسلامی بکەن؟ من پێم وایە کە خەڵکی ئێران و ڕۆژهەڵات خۆپیشاندانەکان ئیدامە دەدەن بەڵام بۆ کەمترین تێچوو لەو بارەوە پێم وایە دەبێ خۆپیشاندانەکان ئەوەندە هەماهەنگ و کانالیزە بکرێت کە کەمترین تێچووی هەبێ وە پێشم وایە کە کۆماری ئیسلامی ئیمکاناتی ئەوەی هەیە کە لە ئەو شێوەی کە سەرکوتی کردو زۆر لەوە دڕنددارن تر سەرکوتی کاکە وایە ئەو کەسانێکە ڕێبەرایەتی خۆپیشاندانەکانی داهاتوو دەکەن کە هیوادارم هێزە سیاسیەکانی دەرەوە هێزە ئۆپۆزیسیۆنیەکان بن بە شێوەیەک ئەوانە هەماهەنگ بکەن و خۆپیشاندانەکان ڕێک بخەن کە ئەوەندە هێمنانە بێ کەمترین بیان و بۆ تونند و تیژی هێزەکانی سوپای پاسداران بداتە دەست ئەوان و بتوانن کەمترین تونند و تیژیان بەرامبەر بکەن و دڵنیاشم ئەگەر خۆپیشاندانەکان بەو شێوە هێمنانە کە بێگومان ئەگەر هێمنانەش بێت قوربانی خۆی دەبێت بەڵام دەتوانێت کەمترین بەهانەیان داتێ دەتوانێت خۆی هێزێک یا بڵێن پشتیوانیەکی نێودەوڵەتی بۆ خۆی ببینێتەوە لە ئیدامی خۆپیشاندانەکاندا و لە کۆتاییدا بتوانێت ڕێگاچارەیەکی باشتر بۆ دەرباز بوون لە کۆماری ئیسلامی و هەموو زوڵم و ستەمەکانی بە دەرهەق و میلەتەیە. زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێزی بەرنامە سەلاحی عەباسی لە کۆڵەری سیاسی لە سوئێد و موژگان عەلیپور ئەندامی دەستەی بەڕێوەبەری یەکێتی ژنانی دموکراتی کوردستان لە هەولێرەوە و هەروەها ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر
ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.